بەڵێ ئەزیزان ئێستا لە سەرۆبەندی هەڵبژاردن دەین و کاتی بانگەشەیە بۆی کە ئەو کاندیدانەی هەن خۆیان بناسێنەوە وەکو وەزانین کۆمەڵی دادگەریەکە بۆ لەو لایەنانی کە هەر لە کۆنەوە خاوەنی کۆمەڵێک ئافرەتی بەتوانە و سەرکردە بووە کە ڕۆڵی خۆیان گێڕاوە لە کای سیاسیەکاندا بێگومان بۆم جارەش بە چەندین ئافرەتی بەتواناوە بەشداری خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکات و چەندین بربژێری هەیە یەکێک لەو خانمانەی کە خولی پێشوش ئەندام پەرلەمان بووە و ئێستاش کاندیدا بۆ ئەوەی کە متمانی ئێوە بەدەستبێنە لەسەر لیستی 147 لێرە میوارە و ئەزمموی خۆیمان بۆ دەگوازێتەوە کە چۆن ئافرەتێک دەتوانێت بەشداری ئەم کای سیاسیە بکە و لەگەڵیشە هاوسەنگی ماڵ و ژیانی خۆی ڕابگرێویش خاتو بە درێژ سوێلیە بانکخواز و کاندیدی لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی پارێزگای سلێمانی سڵاوت لێبێ بەدرێ خاش خاتو بەدریا بڕیاردان بۆ ئەوی کە بەشداری کایەکی سیاسی گرنگ بکەیت کە ناوەندێکی بڕیاردانە و مەسئولیت و بەرپرسیاردێکی زۆر گەورەیە بەڕاستی قورسە باس لەوە بکەی کە چۆنە بەدریخان خۆی کاندید کردو جارش وەکو جاری پێشوو لە پەرلەمانی کوردستان بەشدار بێت و متمانی خەڵک بەدەستبێنێت بەنای خوای بەخشندە میهرەبان لێرەوە سڵاو ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ تەواوی بینەرانی ئەم بەرنامەیە سڵاو بۆ جەنابیشتان خۆشی بە جەنابیشتان بێگومان جارێک ئەگەر لە یادت بێ بەرنامەیەکت لەگەڵا کردم وابزانام دوو بەرنامە ئەگەر بۆ نمونە کات بگەڕێتەوە جارێکی دەرخۆت بربژێرەکەی یا ئامادەی بۆ جارێکی تر بۆ دووبارە خۆ کاندیدکردنەوە من بەبێ دوو دڵی یەکسەر وتمنە باسی قاپێ ژەهرە کرد بەتەکیت بۆیە وتم ئەگەر ئەو دوانم پێ بڵێن ئەوەی تریان هەڵەبژێرم چۆنەڵی تەنانەت بە ئەندازەی یەک مسقالە زەڕەم من تەماحی دووبارە خۆ کاندید بوونەوەم نەبوو بێگومان هەتاکو ئەو ڕۆژەی کە برانی قیادە ئەندامانی ئەنجومەنی باڵا تەواوی برانی ئەندامانی ئەنجومەنی باڵا و قیادە ئەندامانی سەرکردایەتی لەسەر و هەمووشیانەوە جەنابی مامۆستا عەلی باپیر ئیتر بە کۆمەڵێک ڕیزبەندی ئەم تەکلیفە کرا پێش ئەوەی کە طبعاً ئەوان من ئەوە بکەن مفاتەحە بکەن بۆ بابەتی خۆ کاندیدکردنەوە هەتا ئەو ڕۆژە من لەگەڵ دەستە خوشکەکانم و لەگەڵ چۆنەڵەی براکانمان هاو حەملە بووم حتا ئەو ڕۆژەی چوومەتە ئەنجومەنی باڵا من هاو حەملە بووم لەگەڵ دەستە خوشکەکانم بۆیە بە چۆنەڵی بڕیارێکی زۆر 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 قرسم زانی کەم بڕیارە قبول بکەم تەواوی برانی ئەندامانی ئەنجومەنی باڵا کە مفاتەحیان کردم ئەگەر بڵێم زۆر زۆر بە چڕی پڕی بابەتەکە هەموو چۆنەڵی لایەنەکانیان لێگرتم تەنانەت توانای دیفاکردنم نەما بەڵام لەگەڵەوە شاروتم هەرەوەندە مۆڵەتم بنن با لەم ژوورە بچمە دەرەوە قەرارێک بەم یەکسەڕەتم کردەوتم هەتا ئەمڕۆ من لەگەڵ خوشکەکانم دەستە خوشکەکانم هاو حەملە بووم ئەمە جێگەی قبول نییە من حەز ناکەم بە هیچ جۆرێک ئازار بە دڵی خوشک و براکانم بگەێنم نامێ ببمە شتێکی چۆنەڵی کاندیدێکی ڕەزاتاڵی ناجوان هەموو ئەوانیان چۆنەڵی بە جۆرێک لە جۆرەکان تێپەڕان و تیانەوانە بێ بۆ ئێمە جێبەڵی قودس بوو لە سەرشانی من کە بە جۆرێک لە جۆرەکان ئەو تەکلیفیان کردە سەرشانی من ئەو ڕۆژەکە و تەکلیفیان کرد وتمان تەواوی ئەندامانی ئەنجومەنی باڵا و لە سەرکردایەتی ئەو بڕیارە طبعاً هەڵوەشایە بڕیارەکە بوو کە نابێوانێک کە جارێک کاندید بوون و سوودمە بوون دووبارە خۆیان کاندیدکەنەوە بڕیارەکە بە کۆی دەنگ بە چۆنەڵی لە کۆبوونەی سەرکردایەتیە پیادە دەنگی لەسەردا کەم بڕیارە هەڵبۆشێتەوە و بەندە یەکەم بووم کە یەکەم کەس بووم کە ئەو چۆنەڵی پەسەندیان کردبوو و ئەوەی کە بڕیارەکە هەڵبۆشێتەوە ئەو دووبارە خۆی کاندیدکات یەک قەوسم بیتێ زۆر خەڵکی زۆر ئەوانەی کە ئێستا کاندیدن و بانگەشە دەکەن بەڕاستی خەون بەوە ئەبین ببن بە پەرلەمانتار لەبەرەوەی کە بەدەلەوەی کە حتمما لەوانەیە ڕۆڵێکیانەوێ بەڵام کۆمەڵی ئیمتیازاتی زۆریان هەیە لە پارە لە سیارە لە ماڵ لە خانوو لە زۆر شتی دیکە تۆ بۆچی ینی قاپێ ژەهرە پێ باشتر بۆ لەوەی کە دووبارە ببیتەوە بە پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستاندا جا بێگومانەوە هەریسا وەڵامەکە ئەو لەگەڵ هەردوو لاتان ئاوێتی یەکترەکەم زۆر باشە سەبارەت بەوەی کە کۆمەڵێک فلتەر و ناڕەحەتی و چەند ڕۆژێک و چەند جار دووبارەکردنەوە چەند جار جەختکردنەوە چۆنەڵی بە جۆرەکان پێم قبول نەبوو بۆ حیزبیش ئەم بڕیارە یا کاتێک کە یاسای هەڵبژاردن گۆڕانکاری بەسەرهات کە بوو بە چوار بازنا کە بۆ نمونە بەرژەوەندی حیزبەکان لا گرنگتر بوو تاوەکو هیتاک
وتیان ئێمە ئەمڕۆ حیزب پێویستی پێێتە تۆ دەنگدەری خۆڵەمێشیت هەیە کارێکی زۆرت بۆ چاکسازیەکان کردەوە کۆمەڵک فلتەر و دام و دەستگا و ناوەندی ترمان هەیە کە هەرێکە بۆن منە بە جۆرە جۆرەکان جەماوەری لە شوێنێک هەیە بۆیە جەختیان کرد زەختیان کرد هەر قبوڵم نەکرد کۆتاجار جەنابی مامۆستا عەلی باپیر بە فەرمانی پێکردم ئەمرت پێ دەکەین وەکو جوندیەکی کۆمەڵی دادگەری کە من هەتا ئەو ڕۆژێ ئەمرم لە مناڵیمەوە پەروەردەیان کردوم منەتباری کۆمەڵی دادگەریم ئەوان منیان گاندوتە ئەم ئاستا و دوای خۆی گەورە پشتیوانێکی گەورەی من بوون بۆیە من منەتباری ئەو حیزبم لە هەر شوێن و جێگەیەکدا خۆشم و هاوسەریشم جاری یەکەمیش ئەوەمان وتووە ئێمە لەکوێ جێگان پێویستیان بە ئێمە بێ ئەم و کەلێنیان بۆ پڕەکەینەوە جاری یەکەم کاتێک کە تەڵەبی ئەویان کرد من بربژێرم هاوسەرم تێگەرک و ئیمتیازێک بۆ ئێمەی ئەو ئاکەن دەستەبەرەکەن ئێمە لێتان مەمنونین ئەم ژیانە سادەی خۆمان زۆر پێ خۆشترە لە بابەتی پەرلەمانتاری بەڵام ئەگەر حیزب پێویستێتی ئێمەوە ئۆکەی ئەدەین و هیچ تەڕەدودێکمان نیە سەبارەت بە بابەتی ئەوەی کە تەڕەدودی زۆرم هەبووە بۆ دووبارە خۆکاردی نەکردنەوە ئافرەتانی مەسپاس بەخوای پەروەردگار لە تەواوی ناوەندەکانی بڕیار هەن لە کار سیاسیەکان هەن لە ئەندامانی ئەنجومەنی باڵاوە تا شۆڕ دەبێتەوە بۆ طبعا سەرکردایەتی و سکرتارێت و تا کۆتایی تا شۆڕ دەبێتەوە بۆ خوارەوە کەواتە فرسەتیان پێدراوە هەلیان پێدراوە کاریان پێدراوە ئەسپی خۆیان تا داوە ڕۆڵیان تاقی کراوەتەوە وەڵامێکی پشکێنە بۆ ڕێکخراوەکانی تر و بۆ لایەنەکانی تر و بۆ حیزبەکانی تر و بۆ ئەو ڕێکخراوە ژنانیانی بە بەردەوامی ئەویان بێمە دەفرۆشتەوە ئیسلامیەکان بوار نادەن بە ئافرەت مەجاریان پێنادەن لە ژوور و قەتیزیان کردوون توانیان کە بکەنەوە ئێمە الحەمدلله نمونەی جەوهەریمان هەیە لە باڵاوە تاوەکوی تڕۆشتە پەرلەمانیش و الحەمدلله سەربەرزانش لێ دەرچین سەبارەت بە ئەو پرسیارەی جەنابەت کاردانیار بابەتەکە ئەوە بوو ئێمە طبعا کە من 4 ساڵی یەکەم متمانەی خەڵکی هەرێمی کوردستانم بەدەستێنا خۆم بە نوێنەری گەل ئەژمار کرد جەنابی مامۆستا عەلی باپیر وەسێتی بۆ کردین چەند کۆبوونەوە یەک لە دوایەکی پێکردین پێش ئەوەی کە طبعا متمانەی خەڵک بەدەست بێنین وەسێتی زۆر گرنگی بۆ ئێمە ئەوە بوو پەیامێک نەڵێن کە ناڕاستی پێوە دیار بە پەیامێک نەڵێن کە توانای هەزمکردنتانە بە پەیامێک نەڵێن کە لەگەڵ کاری پەرلەمانتاری کە کاری پەرلەمانتاری دیاریکراوە خۆتان زان بە پێڕەوی ناخۆی پەرلەمان یەک نەگرێتەوە ئەمە وەسێتێکیانێکێکی تر لە وەسێتەکانی ئەوەی پێ فەرمووین کە چوونەتە پەرلەمان ڕاستە ئەندامی پەرلەمانی کوردستانن فراکسیۆنی کۆمەڵن و حیزبی کۆمەڵ مڕەشەحی کردوون و ئەو شانستان ئەوە بۆ ڕەخساوەکە متمانەتان بەدەستێنەوە ڕاستی و فراکسیۆنی کۆمەڵن بەڵام کاتێککە چوونە پەرلەمان ئەجێندای حیزبایەتی دادەماڵن بە ئەجێندایەکی زۆر گەورەتر کارەکەن بە مرۆڤ دۆستانە لە بەرەی خەڵک بۆ خەڵکی بەژمەینەتی ئەم هەرێمە کار دەکەن بە ڕەگەز ئەگەر بنمونە عێراقیش نەبێت کێ لەکوێ ستەم زۆڵم داواکاری پێداویستی خەڵکی ئەم هەرێمە پێویستی پێ بوو ئێوە نوێنەری گەلێکە نەک حیزبێک نەک لایەنێک نەک فراکسیۆنێک بۆیە لە ڕاددە بەدەر کە دانیار خۆمان ماندوو کرد شەو و ڕۆژمان خستە سەر یەکتری کاری پەرلەمانتاری شەوێک نییە ڕۆژێک نییە شەو ڕۆژ نییە هەفتە نییە مانگێک نییە وەرزێک نییە ساڵێک نییە ئەوەندەی تۆ ئەو خولات تەواوەکەیتە 4 ساڵە 4 ساڵ و نیوە جاری وایە پەرلەمان دوا ئەکەوێت دوو بە هەڵبژاردن جاری وایە بە جۆرە لە جۆرەکان قەتیزەکرێ پەگەکەوێ ئەبێ 24 کاتژمێری تۆ لە مەیدانی کارکردنابی هیچ کاتێک نابێ بە نمونە بە جۆرێک لە جۆرەکان سستی بنوێنی تەماڵی بنوێنی بە جۆرێک لە جۆرەکان مەسئولێتی خەڵک داواکاری خەڵک پێداویستی خەڵک ڕووداوەکانی ڕۆژ یعنی 24 کاتژمێر تۆ دەبێت لە مەیدانی کارکردنابی ماندوو دەکا بۆیە تەواوی تاقم لە 4 ساڵەدا چڕ کردەوە لە شەویە لە ڕۆژیە لە تەواوی وەرز و مانگ و ڕۆژەکانیدا بۆیە سوپاس بۆ خوای گەورە بەندە کە جگە لە پەرلەمان جگە لە هۆڵی پەرلەمان جگە لە نووسراوەکان جگە لە یادداشتەکان جگە لە پرسیارە ئاراستەکراوەکان جگە لە بنمونە چەندین پرسیار و یادداشتی ڕسمین بۆ مامۆستانی وانوێژ و گرێبەز ئاراستەکرە بۆ خوێندکاران بۆ دەرچوانی دانەمەزرا و بۆ ڕخساندنی هەلیکار بۆ بابەتی زانکۆلاین بۆ دەرماڵی قوتابیان بۆ هەموو ئەوانە بۆ تەواوی جمگەکانی کۆمەلگا سوپاس بۆخوا جگە لەوەی پەرلەمان لە سلێمانیش لەبەرەوەی لەکوێ زۆرینەی دەنگت بەدەستێنا بوو دەبێت لە نووسنگەی ئەو شوێنە ئیسپاد و جودت هەبێ بەندە لە نووسنگەی پەرلەمان هەموو ڕۆژانێکی یەکشەمە دەبووە دەوام بکەین مڕاجع وەربگرین کەیسەکان بە جۆرێک لە جۆرەکان مفاتحە بکەین و بیکەینە یادداشت بکەینە نووسرا و ڕێکاری پەرلەمانی بۆ بگرینە بەردەوام ڕاجع و هاوڵاتیمان بینیوە بێغیابوون بۆیە بەندە بە چالاکترین
پەرلەمانتاری سنووری سلێمانی لە نووسنگی سلێمانی راپۆرتم بەرز کرایە بۆ سەرۆکاتی پەرلەمان سپاس بۆخوا هەر بەندە لەو ڕێکخراوی پێی کە سێ مانگ جارێک هەڵسەنگاندن بۆ پەرلەمانتارانی تەواوی فراکسیۆنەکانەکە بەندە زۆرترین قسەکەر بووە لە 3 بۆ 4 راپۆرت غیابم نەبووە زۆرترین نقطە نیزامی زۆرترین یادداشت زۆرترین پرسیار ماراسی لە هەنی پەیوەندیدار کردووە بۆیە جگە لە بەدواداچوونە مەیدانیەکان خۆشتان نزانن کە سەرۆکی پەرلەمانەڵی ئەوانەی کە کاری پەرلەمانیان وەکو خۆی جێبەجێ کردووە ڕازگۆ بوون لەگەڵ پەیامەکانیان مەیدانیان بەدواداچوونیان کردووە بەڕێکارە پەرلەمانەکەی کاریان کرد لە پەنجەی دەستێنا پەڕنێکێک لەوانە بەندەیە بۆیە بە تەواوی توانامەوە بە تەواوی توانامەوە تەواوی تاقە و زەم سەرف کرد تاوەکو چۆنەڵی سەربەرزانە لەو مەسئولیت و بەرپرسیارەتە دەرچین و موچەکەمان حەڵالکەین و سەربەرز بین بەو خەڵکەی کە متمانەی پێداوین دەنگی خۆی بە ئێمە بەخشیوە و سەربەرزیەک بۆ حیزبەکەشم و فراکسیۆنەکەشم تۆمارکەم ئێستاشکە حیزب بربژێری کردوم و بە تایبەتر جەنابی مامۆستا عەلی باپیر تەکلیفی کردووە من وتم جوندیەکەم قسەی مامۆستا هی ئەوە نیە ڕەت بکرێتەوە هەندێک کەس پێ دەچێت پێی جا تەکلیف خۆ قابل لە سرد لێ نەکراوەتەوە خۆ خەنجەریان لەسەر ملدانە ناوی بەڵام بەڕای من خەنجەر لەسەر ملدان زۆر قورسترە لە تەکلیفکردن بۆیە ئەگەر حیزب پێویستی نەبووە بەو هەموو جەختەوە بە تەواوی قیادە و ئەندامانی ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی و لە هەمووی گرنگتر جەنابی مامۆستا عەلی باپیر ئەمری پێکردن بە ئەمر نەک بڵێ تەکلیف کات اختیارت باتێ ئێمە ئەمرت پێ دەکەین تەنانەت ڕاوێژمان بە زۆربەی چۆنەڵی قیادە کردو جەنابی مامۆستا دلێر و مامۆستا یاسین حەسەن و زۆرێک لە برایان تەواوی ئەندامانی ئەنجومەنی باڵا و قیادە ئەو مامۆستایانە مامۆستا دلێر وتی وەڵڵاهی گوناهبارە بی ئەگەر بێت و ئەم بابەتە پەسەند نەکەی یا بە جۆرێک لە جۆرەکان ئەو فراغە دروست ببێ یا ئەگەر تۆ توانای دەنگ کۆکردنەوەت هەیە و متمانی خەڵک بەدەستبێنی و الحەمدلله سەربەرزان لێرچی و بۆ جارێکی تر سەربەرزانە ئەسپی خۆت تاو بدەیت تاوانباری بۆیە ئەمانە وای لێکردم کە بڕیار بدەم لە هەمووی گرنگتر تەکلیفی جەنابی مامۆستام ڕەت نەکردەوە بۆیە لێرەوە من پەیمان بە خەڵکی هەرێمی کوردستانە دەم بە تەواوی دەنگدەران سنووری سلێمانی ئەگەر متمانەی ئەوانم بەدەستهێنا پشتیوان بە ڕەب العالەمین لە جاران زیاتر دڵسۆزانەتر بە عیزەتتر و غیرەتر بە ئیرادەتر لێبڕاوانەتر و بە تەواوی شەون و خونیەکانمە و هەوڵ دەدەم ئەسپی خۆم تاو بدەم بەس بۆ ئەوەندەیە کە ئینشاءڵڵا وەڵامێکم بۆ خوای خۆم و پاشان بۆ دەنگدەرەکانم و پاشان بۆ حیزبەکەم پێبێ ئینشاءڵڵا دەست لە دەست و قووەت لەخوا ئەگەر متمانەی و خەڵکم بەدەستهێنا لە جاران دڵسۆزانەتر و تۆکمەتر و بە ئیرادەتر و چاوتیشتر و بیرتر دشکارەکەم باشە خاتو بەدری ئەگەر بۆ نمونە پەرلەمان بۆ کەسانێک ئیمتیاز بووبێ بۆ تۆ بەرپرسیارەتیەک بووە کە باست لێوە کرد بەڕاستی قورسە و لە ئاز متمانەی و خەڵکەیابی بەڕاستی جوودێوێ پرسیارەکە لێرەیە بۆ بەدری خان کە خۆی خاوەنی ماڵ و حاڵێکە ئەرک و بەرپرسیارەتی ماڵی لەسەر و ئەرکی بەرپرسیارەتی دەرەوەی لەسەر و پێشتر چالاک بۆ لە چەندین ڕخرا و لایەنی ترداوە بوونی هەبووە لە پەرلەمان و ئێستاش کە بانگەشە ئەکا ئەمە قورس نییە بۆ ئافرەتێک چۆن ئەو هاسەنگی ڕاگریت سەبارەت بەو ئیمتیازە خاتە هۆنیاوی جەنابەت باسیەکەی سوودمەند بوون یاخۆت بە جۆرەکان جەنابەت ئەو قۆناغەت تێپەڕاندووە پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری معلومی خۆتانە تەواوی تر ئەوە هەموو ئەندامانی کۆمەڵەوە دەزانن و وەلایەنەکانی تریش ئەوە دەزانن و تەنانەت خەڵکی دەرەوەش بەوەی زانیوە ئەخلاقیەن ئێمە کاتێک کە بربژێرەکرین تەکلیفمان لێ ئەکرێت کە کاندید بین پێش ئەوەی کە بڕیارەکە بدەین فۆرمێک گرێبەستێک عەقدێک لە نێوان ئێمە و حیزبە ئەنووسرێتەوە کە پێویستە لە 150 موچەکە ئەگەر هەڵە نمجارە لە 155 موچەکە دەدرێتەوە بە حیزب بۆیە کاتێک ئێمە متمانی خەڵکمان بەدەستێنا بووین ئەندامی پەرلەمانی خۆلی پێنجەمی پەرلەمان هەموو مانگێک لە 150 موچەکەمانیاوەتەوە بە حیزب جگەلەوەی ئەوە بەشێکێتی کەیتر ئەوە تۆ کە مادەم عەقدت بەستووە بێت تەعەلوق بۆ عەقدەوە بکەی و پەیمان نەشکێنی بێ پەیمانیە کە ئەو پەیمانە بشکێنی بۆ سپاس بۆ خۆی گەورە بە ئەندازەی 250 طبعا من قەرزاری حیزب نیم بگرێت بە زیادەوە پارەم گێڕاوەتەوە ئەگەر کەسرێکیشی تیا بوو بێ يعني چەند مانگێک 85,000 کەسری تیا بوو ئەوەش تۆ مامۆستی منیە یامەتەوە بە حیزب بەدەل ئەو موچەیە ئیمتیازاتی تر هەیە مەسەڵەن نەسریە شتێکی دیکە جا بە ئەوە باسکەم طبعا کە ئەوە
لە 150 ناوەتەوە بە حیزب دڵنیاتانەکەم بەردەوام لە 150 ئۆرگانەکانی حیزب مستحیلە بەڕیزبەندی مانگانە بەڕیزبەندی داواکاریان نەبوو بێت ئەوە ئۆرگان جگە لە ئۆرگان داواکاری خەڵکی هەرێمی کوردستان نەک کۆمەڵ و دەرەوەی کۆمەڵ خەڵکی هەژاری بەژمەینەتی نەخۆش و کرێنشین و ئەمانە ئەوە موچەی ئێمە بۆ و داهاتیمە بۆ دەستکەوتی ئێمە خوا بۆ خۆی ئاگادارە تا ئێستا بەندە کە لە پەرلەمان دەرچووم 8 ملیۆنی سیارەم لەسەر بوو لەگەڵ 3 دەفتەری خانووە باشە ڕازگویانە بیڵێ ئێستا 8 ملیۆنی سیارەکەم نەماوە 3 دەفتەر دۆلاری خان و قەرزدارم ئەمە ئیمتیازەکەی ئێمە بەڵام هەر هێشتا من دەڵێم منەتباری خەڵکی هەرێمی کوردستان منەتباری حیزبم کە بەڕاستی منی گاندۆتە ئەو ئاستا لە ڕووی دارایی ئەو بابەتەکەیت لە ڕووی معنەویەوە ئەوەیە کە تۆ حەسانەت هەیە بەو حەسانە ئەتوانی لە زۆربەی جونگەکانی کۆمەلگا ئەسپی خۆت تاو بدەیت و هاوکاری زۆر خەڵکی هەرێمی کوردستان بی بە تەواوی جونگەکانی کۆمەلگاوە بۆی ئێمە من لە دوون لیژنە کارم کردووە لەگەڵ هەر 19 لیژنەکەدا کاری ترم کردووە بەڕسمی لەگەڵ 2 لیژنە کارم کردووە لیژنەی مافی مرۆڤ و ئافرەتان بەڵام لەگەڵ لیژنەکەی تر بە پێی پێڕە و لە پێشدا خۆلی پێنجەم چوارم 25 لیژنە بۆ دوای کرا بە 19 لەگەڵ تەواوی 19 لیژنەکە تەماسم هەبووە کارم بۆ کردووە یاداشتم هەبووە مڕاجعم وەرگرتووە کێشەکانی خەڵکم چارەسەر کردو بۆیە لەکوێدا کار هەبوو بێ ئێمە لەوێ چۆنەڵی بوونمان هەبووە لە بەشی پەروەردا لە تەندروستی لە کۆمەڵایەتی لەکوێ بۆ نمونە گەنجان لە مامۆستایان لەوانە بێژان لە سزادراوان لە ڕۆژنامە نووسان لە خۆپیشاندەران لە تەواوی جومگەکان ئەمە بەشێکێتی لەبەرەوەی ئەو حەسانەت هەیە ئێمە کاتێک بە نمونە ڕۆژنامە نووسان دەستگیرەکەن لە پێش ئەوانەی نەوەی نوێ و برایان یەگرتوون ڕزگارە کرد پاشانەوەی کۆمەڵ ممتەلەکات و بابەتەکانم بۆ وەرەگرتنەوە ئەگەر بۆ نمونە بمویستایە ڕۆژنامە نووسێک ڕزگارکەم لە پێش ئەوانەی ترم ئەوە کرد بۆ ئەوەی خەڵک وانە زانێت جیاکاری بە هەستی مرۆڤ دۆستیانەوە ئێمە کە ئیدعای مافی ئینسانیەتمان کردووە بە معنای کەلیمە سوپاس بۆ خۆی پەروەردگار جێبەجێمان کرد تەنها ئیدعایەک نەبووە لە ڕوو باسی مافی مرۆڤ بکەین لە ڕواڵەتان لە مەیدانی عەمەلیشا بە هیچ جۆرێک بەکردار ئەوە نەکردبێ ئیمتیازەکە غەیری ئەو موچەی کە وەرەگیرێ کاک دانیار ئەگەر ئینسان بەڕاستی ڕازگۆیانە پێت بڵێم ئەگەر ئینسان قەوی نەبێ بە ئیرادە نەبێ نوێنەرایەکی تێکی ڕاستەقینەی فراکسیۆنەکەی خۆی نەکە ترسی ڕقابەتی خۆی پەروەردگاری لە دڵانە بێ سەدان مەجالیەتە بەردەمت سەدان مەجال باشە پێدەچێ بانگ بکرێ مفاتەحە بکرێ بڕەپارەی چاک و سەیدت بخرێتە بەردەست بە سارەی مۆدێل بەرز ئێمە عنی ئەخلاقیەن جوان نییە کە هەبووە بە دەست هەڵبڕینێک وەنەوشەیەکی پێشکەشکراوە بۆ بە دەستبڕینێک خۆی بە دەست هەڵبڕینێک بۆ یاسایەک تێتی 3 دەفتەرم لە بەرامبەری وەرگرتو چۆن هەر بۆ دەست هەڵبڕینێکی بە یاسایەک بۆ شتێک لەم بابەتانە بەتەکید یعنی ئەوانەی کە جاری وا بووە قسەی زۆر گەورە ئۆیان کردووە لە هۆڵی پەرلەمان بە 2-3 مایکەوە تۆمار کراوە دوایی تر بۆ خۆی لە شوێنی خۆی ئیسپادەی لێکردە بەڵام ئێمە سپاس بۆ خۆی گەورە یوتیوبی پەرلەمانمان سایتی پەرلەمانمان پرۆتۆکۆڵی پەرلەمانمان مێژوو دیارە با بگەڕێنەوە بزان فراکسیۆنەکەی کۆمەڵ ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵ چیان کردووە هەر یەکێکمان بە ئەندازەی 10 کەس کارمان کردو بۆ یەڵم ئێمە 7 کەس بین بە ئەندازی 7 کەس کارمان کردو سەبارەت بە ئیمتیاز ئینسان ئەگەر ئەخلاقیەن پارێزگاری لەو پێگەی خۆی نەکە بەڕاستی ئەکردرێ ئەفرۆشرێ ئەڕوخێ تێوە ئەگلێ تووشی گەندەڵیژە بێ بەڵام سپاس بخوا ئێمە ئەخلاقیەن وا پەروەردەبووین یەکەم هەز بە ڕقابەتی خواکەین و دینەکەمان ڕێگەمان نادا کە دەست بۆ حرام بەدین بە ئەندازەی دەنگی شەکرەوردە وا حیزبەکەشمان وای پەروەردەکردوین و ئاراستەی کردوین بۆ ئەو دامەزراوە گرنگە کە متمانەی پێمانە پشت ئەستورە پێمان سپاس بۆ ڕەب العالەمین کۆمەڵی دادگەری بۆچی پێویستی بە بەشێک لە موچەکەی ئێوەیە ینی پارێکی زۆری نییە خۆی یان بۆچی وایە بۆ شازە کە دەبێتەوە موچەی خۆتان نیوەی زیاتری بدەنەوە بە حیزب بەڵێ کاک دانیار کۆمەڵی دادگەری هەمومان نەزانین کە هیچ سەرچاوەیەکی دارایی نییە هیچ پرۆژەیەکی گەورەی نییە هیچ بابەتێکی ئەوەی نییە دەستکەوتێکی زەبەلاحی نییە کە مانگانە بە نمونە بە جۆرێک لە جۆرەکان سەرچاوەیەکی دارایی کە بتوانێت ئۆرگانەکانی بەڕێوە ببات بۆیە ئەمە واجبی سەرشانی هەرێکێک لە ئێمەی پەرلەمانتار و خاوەن وەزیفە و پلە باڵاکانەکە کاتێک تۆ گرێ بەستێک مۆر دەکەی عەقدێک لە بینی خۆت و حیزبەکە
حیزبەکە دامۆرەکەی دیارە حیزب پێویستی پێێتە تۆ مادەم نوێنەرایەتی حیزبێک دەکەی پێویستە ملزەمیش بی بە بڕیارەکانیەوە من ئەگەر بەدریە ئیسماعیلێک ڕاستە بانخوازێک بۆم ڕاستە پەروەردەکارێک بۆم ڕاستە کەسێکی سیاسی بۆم ڕاستە 5 ساڵندامی سەرکردایەتی و هەتا دوای بە کۆمەڵە فلتەر و کەسێکی جەماوەری و پەروەردەکار و وەلحاڵ ڕاوێژکاری خێزانی و هەموو ئەوانت هەبێ ئەگەر سەدان بڕوانامە و ئەکادیمیا و توانای مرۆیی و ئەمانەت هەبێ ئەگەر پشت ئەستور نەبی بە حیزبێک ئەگەر حیزبێک کاندیدت نەکە ئەگەر حیزبێک پشتیوانی و پێشوازیت لێ نەکە بە هیچ شێوەیەک مەحەلی عرابت نابێ بۆیە دەبێ بربژێرەکانی کۆمەڵی دادگەریش ئەوە بزانن ئەگەر حیزب نەبێ بەڕاستی ئێمە ئەو متمانە و دەنگی خەڵک بەدەستنانی بۆیە منەتبان و خەبزارین ئەو عەقدەش لێوانمانە ئەبێ بەڕاستی پارێزگاری لەو عەقدە بکرێ ئەگەر نەتکرد معناوایتر بێ وعدی کرێ بێ بەڵەنیش خۆتان نەزانن فەرموودە و ئاەتی لەسەرە دادە بەدری ئێمە کاتمان زۆر کەمە بە کورتی جوابی دوو پرسیارم بیتەوە کە زۆر گرنگە بۆ خەڵک یەکەم ئێوە ئێستا کە بانگەشاکەن و وەکو کاندیدێک بەدەمەوە هاتنی خەڵک چییە چۆنیان بۆ حیزبی کۆمەڵی دادگەری پۆلیسی 147 لەگەڵیشە دووەم بەردریخان بەردەوامە بێت لە بانگەشەکردن هەتا ڕۆژی هەڵبژاردن و بەشداریشە وەکو کاندیدێک ئینشاءالله طبعا سەبارەت بە متمانەی خەڵک ڕوخۆشی خەڵک استقبالی خەڵک بەدەماچوونی خەڵک زۆر 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 دڵخۆشین بەوەی کە بۆ هەر شوێنێک بۆ هەر شارێک بۆ هەر شارۆچکەیەک بۆ هەر گوندێک بۆ هەر گەڕەکێک بۆ هەر شوێنێکی ڕسمی و ناڕسمی ڕۆیشتبین زۆر بە چۆڵی دڵێکی گەورە بەڕوویەکی خۆش بە ئیستقبالێکی گەرم پێشوازیمان لێکراوە ئەتوانم ئەوە بڵێم من لەبەرەوەی خولی پێشوش بربژێر بووم لەگەڵ ئێستاە جیاوازێکی هەیە کاتە لە پێشوە ئەندامەکانی ئەوان ئەو متمانیان بەدەستهێناوە کە ئێستا ڕووی بێت بانگەشە بکات جا ئەوە بەشێکێت یاڵم جاری پێشوو ئەو ڕووخۆشی چۆنەڵی دڵفراوانی و ئیسیعدا دەربڕین و پشتیوانی دەربڕینم وەکو ئێستا نەبینیوە سوپاس بەخوای گەورە نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری سەربەرزن مێژویان دیارە جێگە دەستیان دیارە تێوە نەگلاون لە هیچ ئەو بابەتانی کە بۆ جەنابتانم باس کرد زۆرێک لە پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری بە قەرزاری کاتێک پەرلەمان کۆتایی هەیە لێی دەرچوون مادەم سەربەرزانە ئێمە الحەمدولله احترامن بۆ جەنابتان و بیسەران و بینەران لە دزیەوە نەگلاوین لە گەندەڵیەوە نەگلاوین نەکردراوین نەفرۆشراوین عیزەتی نەفسمان بەرز بووە دافعێکی گەورە بووین چاوێکی تیژ بووین بیرێکی تیژ بووین دەنگێکی دلێر بووین لەکوێ زوڵم و ستەم لە هاوڵاتیان کرابێ لە موچە بێ لە دانەمەزراندن بێ لە دەرکردنی یاسا بێ لە پارێزگاری لە خاک و ئاوی نیشتیمان و وڵاتەکەم بوو بێ لە پارێزگاری لە خێزان بوو بێ لە تاکی خێزان بوو بێ لە گەنج بوو بێ لە تەواوی جنگەکانی کۆمەلگا ئێمە بووین و هەبووین مێژ و شاهیدە و کە بەردەوام الحەمدولله دەنگێکی دلێر بووین لە پەرلەمان بۆیە خەڵک بەڕاستی پێشوازی گەرم مالەیەکە سەبارەت بە بانگەشەی من الحەمدولله توانیمە هاوسەنگی ڕابگرم لە بینی خێزان و بانگەشەکەشدا بەڵام بە ڕازگویانە بیڵم لەو ڕۆژەوەی کە من وعدم بە جەنابی مامۆستا عەلی باپیر داوە کە بربژێری ئەم حیزبە دەبم جوندی یەکەم لەکوێ پێویستی پێم بێ من خزمەتکاری ئەم حیزما بم بێوچان بێوەستان شەو ڕۆژم خستۆتە سەر یەکتری بە هاوسەنگیەوە بە بەردەوامی تاقی خۆم بەسەرف داوە هیچ کاتێک چۆنەڵی کاتم بە فیڕۆنیاوە و بە قووەت و هێز و ئێرادەیەکی زۆر بەرز و بەهێزەوە بانگەشە دەکەم و بەردەوامی ژەبم و ئینشاء الله ئەگەر متمانەی خەڵکم بەدەستێنە پەیمان بە خەڵکی سنووری سلێمانی دەدەم پارێزگای سلێمانی کە ئێمە دەکەوینە پارێزگای ئەم بە بەشەوە پەیمانیان پێدەدەم بە پشتیوانی ڕەبولعالەمین ئەگەر متمانەی ئەوانم بەدەستێنە لە جاران زیاتر جەریئتر و دڵسۆزانەتر و کارامەتر و چاوتیشتر بیرتیشتر زۆر بە ئیرادەیەکی بەهێزەوە دەچینەوە هۆڵەکانی پەرلەمان لەکوێ خەڵکی بەژمەینەتی هەرێمی ئەم کوردستانە پێویستی پێمان بێ لەوێ ئینشاءالله ئەسپی خۆمان تاو دەدەین و بە دەنگێکی لێرەوە دەمێنینەوە تا ئەو خولە بە پشتیوان ڕەبولعالەمین زانین حزب تا کوێ بۆ نمونە دەرگای بۆ ئێمە واڵایە و ڕێگەمان پێدا لەو دامەزراوە کار بکەین و بەردەوامی دەوام بکەین و خزمەت بە خەڵکی یاریمی کوردستان بکەین ئەمێنینەوە کەیش فەرمانی پێکردین لێنە دەر دەست خۆش بێ خوا سپاس بۆ خات و بەدرێ ئیسماعیل بانکواز و کاندیدی لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی کە لەم خوا بەخێر بێ سپاس بە جەنابیشتان دەستشتان لێکەمان